چەندین ساڵە بەڕێزت قاچێک لە دادگای و قاچێک لە زیندان کۆی گشتی بە کوێ گەشت هەروە بە بڕوای بەڕێزت تاکەی دادگا ئەم دادگا و زیندانە بەردەوام دەبێت تاکەی بۆچی دادگای نەرویج بڕیارێکی کۆتایی لەسەر بەڕێستان نادا هۆکار چییە؟ کارەکەی شتێکی سیاسیە منەوە 62 جار چووم و ئینشاءالله خوای گەورەش یارمەتی دەرمان بێ مانگی هەشتی ئەچمەوە دادگا بۆ 63 جار چونکە عمریشم 62 خەریکا بووم بە 63 بالمناسبەت چونکە دیارە وایە نەوێ نەرویجیەکان لە ئەوڵە و سیاست مەدارە فاشلەکانیان لە یەکەم جارەوە بە حقدی خۆیان بە هەڵخەڵەتاندنی یەکێتی و جەلال تاالبانی ئەو مەلەفانێک کە بۆیان کراوە قەزەیەکی زۆر گەوریان دروست کرد وەکو میزەڵانێک دەبدەبەیەک بە دەردی هەولێرەڵێ فوی تێکەیت و گەورەیەکی ڕسمێکت تیا کردو ترسێنەر بێ ئێستا ئەم دەبدەبەیان بۆ بچووک ناکرێت و ئەم میزەڵانە ئەم باڵۆنەکەیان وا لێ کردو ڕسمی تنینێکی سینیان تیا کردو ئێستا هەر ترسناکە وردە خۆی فشە بێتەوە ئەنجا ناوێرن گۆزەکە لەسەر خۆیانە بشکێنن ئەوڵێ من نەمکردەوەڵە من نەمکردو بۆیە ئەبێت درۆکە هەر بەردەوام بێ بۆی بەسەریانە نەشکێ بەڵام مجتەمەعەکە بێزار بووە پیاوانی قانون لەم وڵاتە بێزار بوون لەم شتان وەختێککە من ئەچوومە دادگا سەحافەی عالەمی ژەهاد ئێستا کە بچمەوە دادگا سەحافەی نەرویجیش نایە مەقالەیەکە گەر بنووسرە لەسەر من خەڵک نایخوێنێتەوە چکە بێزار بوو قەزەیەک 62 جار بچیتە دادگا دە مخابراتی نێودەوڵەتی ئەڵمانیا 5 جاری تحقیق لەگەڵ کردن و مخابراتی ئەمریکیش 2 جار لەگەڵ خۆشیانە مخابرات 8 ڕۆژ من وەکو دەوامە ڕۆیشتم سەعات 9 بۆ 4:30 هەرچی شتێکە هەبووە پرسیویانە هیچ شتێکیشم لێ نەشاردوونەتەوە سادقیشم لەگەڵیانە پیاوانی قانون زۆر بێزار بوون لە پیاوانی سیاسی کەیتر ئەم مەشروعە بۆ کۆتایی پێنایە بەڵام لەبەرەوەی بە تەبیعەتی حاڵ یەکەم من خەڵکی شوێنێکم کە دەوڵەتی نییە لەبەرەوە هیچ وڵاتە ناتوانێت دیفاع لە من بکە ئەو جەلال تاالبانیە کە ڕئیس جمهور بوو نامەی ناردۆ بۆ نەرویج بە ئەمریکاییەکانە بەڵێ منەتوانم مەلاکرەکار وەربگرمەوە وعدیشتانە دەمێت کە ئیعدام نەکرێت وەختی ئەمریکایەکان کە نامەکان هێنا بۆ پەرلەمانی نەرویجی ودایان بە قەزای نەرویجیان جاوە چیە تاکوی مە متمانەی پێ بکەین خەسمەکەی مەلاکرەکار ئەو بە شریکی سەوتی من پێشتری هێنابووم کە ئەڵە پێویستە عەلی باپیر و مەلاکرەکار مەلا پرۆلیتار تەسفێ بکرێن ئێوەتیان چۆن تەسلیمەکەین و باشن کابرا چۆن بیدەین بەم ڕئیس جمهورە لەبەرەوە یەکەم نقطە علاقەی هەیە بەسەرەوە کە من وەکو کوردێکی بێ وڵات و بێ دەوڵەت و بێ سیاسی کە کەسێک لە پشتم نییە و کردی دیفاع بکە ئەمە یەک دووهەم قەزەیەکیشە ئەمانە لێی ئەخۆن لە هەموو انتخاباتێکە خۆیانە هێنەوە پێشەوە تەوان جاری پێش و ڕوویان نەهادەم جارە بێنەوە پێشە چونکە حیزبێکیان وەکو بیستم 7,000 سەوتی خەسارە کرد لەبەرەم قەزیەی من کە دیسان هێنایەوە پێش ئێستاژ ئاخر شتێکیان دروست کردووە لە ئیتالیا دوایە من خەڵکم ناردوو بە ئیتالیا و خەڵک لێەوە تەدریب پێ بکرێ لە سووریا و ئەنجا لەوێ من دیبلۆماسی غەربی بفرێن و لەم بابەتان تۆ چەنە داگالێ منیژەوەندە ماگالێ ناسەلمێ ئەمە ناسەلمێنرێ یعنی ئەساسیاتێکی نییە وەکو هێرۆین فرۆشتنەکەی ئوردون وایە من نە ئوردونم دیوە نە هیرۆین من نەچوومەتە ئیتالیا نە و علاقێشم لەگەڵەوانە بۆ دروست بووە تەواو یەکێک هاتوو بۆ لای من ڕسمی لە لای من گرتووە نازانم دەستکیسەی خۆیانە یا گەنجێکەوە هاتووە داماوە بەکاریان هێناوتەوە یا هەر پیاوێکی مسلمانە هاتووە ڕسمی لەگەڵ من گرتووە براخۆ من نەرویجی لەو سەرجادێ ڕسم لەگەڵ منەگرێت ئەمەیان دروست کردووە تەواو نایانەوێت لە لوتبەرزی خۆیان پەشیمان ببنەوە بڵێن ئێمە غەڵەتمان کرد بە حەقی ئەم پیاوە بە خۆشیان نەشزانن کە من کابرایەکم ئەلحەمدوللا بیرمەندێکی مسلمان و خۆشیان نەزانن سەقافەتی ئیسلامیشم چەندە لانی کەم بە فەزلی خوای گەورە 7 کتێبیشم نووسیوە 100 جاری تر بێنە سەرم و ڕێگاشم لێ بگرن هەر مەجالم هیچ شتێ نەمێنێ بە میمۆریە گەتوانم وتارەکان هەر نەقڵ بکەم بیگەێنمە بە خەڵک ئەوەیە مۆزوع